ماوەیەکە ژمارەیەک ئەندامی پەرلەمانی عێراق باز لە هەوڵی دابەزاندنی بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عێراقی دەکەن بە جۆرێک کە بەهای $100 لە 145,000 دینارەوە بۆ 130,000 دینار دابەزێنرێت. دوێنێش بە شێوەیەکی کاتی بەهای دۆلار با ڕێژەیەکی بەرچاو دابەزی و ئەم ڕۆژ جارێکی دیکە بەرز بوویەوە. ئەو کەسانەی کاری ئاڵوگۆڕی دراو لە بازاڕەکانی هەرێمی کوردستان دەکەن باز لە هۆکارەکانی ئەو بەرزبوونەوەی دەکەن و دەشڵێن پەرلەمانی عێراق دەسەڵاتی دابەزاندنی بەهای دۆلاری نییە و جارێ بەهای ئەو دراوە ئەمریکیە لە بەرامبەر دیناری عێراقی بە بەرزی دەمێنێتەوە. تا بوجەکە بە تەواوی بڕیاری لەسەر دەدرێت لەوانەیە زۆر زاری تریش تووشی ئەو حالەتە ببینەوە لەبەرەوەی هەند چەند ئەندام پەرلەمانێک بە بیانووی ئەوەی ئەوانە لە خەمی هەژار و چینی هەژاردانا بەردەوام باسی ئەوە دەکەن کەوا ئەوان لێ ناگەڕێن نرخی دۆلار ئەو نرخی کە بڕیاری لەسەر درایە لەلایەن بانکی مەرکەزیەوە جێگیر بکرێت بەڵام ئەوە لە دەسەڵاتی ئەواندانیە بە بۆچوونی ئێمە تەنها دەنگۆی کۆکردنەوەی دەنگ بۆ ئەوەیانە دەنگ و کۆبکەنەوە لە هەڵبژاردننی داهاتوو لەبەرەوەی ئەو دەسەڵاتی بانکی مەرکەزی هەیەی سەروی دەسەڵاتی هەموو دامەزراوەکانی ترایە تەنانەت خودی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی عێراقیش ناتوانێت ئەو کاریگەری هەبێت لەسەر ئەو بابەتە. ئێستا لە پەرلەمانی ناتوانێت بین نەخوارێ سعری دۆلار سابت کرایە بە پەرلەمان بە سەرۆک بە هیچ کەسش نایەتە خوارێ لە دەستەوەندانێ دۆلاری نانەخوارێ لە ناکاو دەرێن دۆلار دەین نەخوارێ 130 خەڵک دێ دەفرۆشی گوناحە دۆلار بوونێ بە 140 بووە ئەنی کەناڵێک یان لە بۆرسەیان نەشتێکی خەڵک تێدەکەوت دەرێ سعرەکەی دادەبەزێنێ سعر دابەزن نییە ئەگەر بێتە $130 خۆ ئاگەی لێ دەفتە 200 دەستەوان دەستە دەرێ ئەوان ناتوانن لەو سعرەی سابت ئەگەر قەرارەکەی ڕابۆستی باشترە لە کۆنتترۆلی وان بستە دەرێ بینە 130 ئەوان کۆنتترۆلیان پێ لە دەست دەرەچی ئەوان ناتوان لەو کۆنتترۆلەی جێبەجێ بکەن لەبەر هەندێک دۆلار گرانتر دەبی. شارەزایەکی ئابووریش پێی وایە بەرزبوونەوەی نرخی دۆلار شتێکی ناسروشتیە و هیچ لایەنێکی فەرمی مەبەستیان نییە کە نرخی دۆلار لە بەرامبەر دیناری عێراقی دابەزێنرێت هاوکات باز لە زیانەکانی بەرزبوونەوە و نزمبوونەوەی بەهای دۆلاریش دەکات. بەهای دینار بەرامبەر بە دۆلار دیارە شتێکی کاتی نییە ئەوەی کە گوزەرێ لە 2012 ساڵی ڕابردووە دەستی پێکرۆ تاوەکو ئێستا و شڵەژانی لە بازار ڕەهەیە کرێ بڵێن لەژێر کاریگەری کۆمەڵێک کۆکاری جیاوازە لە ڕاستیەوە بەشێکی پەیوەندی بەو سیاسەتەوەیە کە هەم حکوومەت ڕوئیای خۆی وایە و هەروەها سیاسەتی بانکی ناوەندیە بەڵام ئەوەی کە ئایا ئەکرێ لە ئێستادا گۆڕانکاریێکی دیکە ڕووبدا تا ئەم ساتێک کە ئێمە قسەی تیاکەین بانکی ناوەندی هیچ لێدوانێکی نییە بۆی کە بێوێ نیازێکیە بێت چونکە ئەمە سەلاحێت و دەسەڵاتی ئەوە و هەروەها حکوومەتی عێراقیش هیچ خواستێکی نییە وەکو حکوومەت ئەوەی کە ئەگوزرێت تەنها لە نێو پەرلەمانە جگەلەوە دوو دامەزراوی دیکەی گرنگەیە وەکو سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی جیهانی کە ئەمانش بۆ خۆیان پێشنیاریان بۆ عێراق کردووە هەموو ئەمانە کۆکن لەسەرەوەی کە بەهای دینار بەرامبەر بە دۆلار لە 146,000 دینار وەکەوەی کە لە ئێستادا خستنە ڕۆنجامەدرێ بەردەوام بێ بۆ ئەوەی کە بڵێن ئایا قۆناغی داهاتوو چییە بێ بە چاوەڕوانی سیاسەتی بانکی ناوەندی بکەین ئەگینا لەژێر کاریگەری لێدوانی پەرلەمانە لە ڕاستیە شتێکی ئەو تۆ ناگۆڕێ بەڵام بە دڵنیاییەوە ئەوەی کە لە ئێستادا گوزەرێ زەرەر و زیانێکی زۆری بە هاوڵاتیان گەیاندووە و مەترسیەکی گەورەی دروست کردووە چی لە زیادبوونی بێکاری چی لە زیادبوونی هەژاری لە عێراقا. بە بڕیارێکی بانکی ناوەندی عێراقی لە ماوەی ڕابردوودا بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عێراقی با ڕێژەیەکی بەرچاو بەرز کرایەوە بە جۆرێک هەر $100 زیاتر لە 20,000 دیناری چوویە سەر بەمەش عێراق بەشێک لەو کورتێنانە داراییە چارەسەر دەکات کە هەیەتی بەڵام بڕیارەکە گرفتی دیکەی ئابووری دروست کردووە هەروەها بووە هۆی بەرزبوونەوەی نرخی هەموو کاڵاو شتومەکەکان و زەرەرمەند تیایدا تەنها هاوڵاتیان بوون. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.